وڵا خۆشەویستان دەچمەلەی تەوەریدۆمی پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە بەڕێوەچوونی پانێڵەکە بە نەنووشانی پەرەپێدانی پیشەیە وەک استراتیژیەکی ناوەندەکانی خوێندن بۆ بازاڕی کار. من لەگەڵ زۆر بەڕێز هەوڕێ لەتیف کە بەڕێزان مامۆستای زانکۆن پێکەوە گفتوگوی ئەم پانێڵ دەکەین بزانین چۆن بتوانێت کە بە شێوازێکی پیشەییانە هەوڵ بدرێتکە خوێندکار یاخود ئەو کەسانی کە لە زانکۆ پەیمانگاکاندا دەردەچن چۆن بتوانێت کە لە دوای دەرچوونە لە دوای تەواوکردن و بەدەستهێنانی بڕوانامەکان کاران دەستکەوێت و واروها ئەو وانانی کە لە زانکۆ و پەیمانگاکاندا دەخوێنێت بە شێوازێکی پراکتیکیانە لەگەڵ نەزەرەکەدا پێکەوە هەردووکیان مارەستەکەن. من گفتوگوی زیاتر دەکەم سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم پانێڵە لەگەڵ زۆر بەڕێز هاوڕێ لەتیف مامۆستای زانکۆ بەشازێک ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مندا ئامادە. کاک هاوڕێ سڵاو لێ بێ بەیانیتان باش سپاسدانەکەم. مامۆستا پانێڵەکان ساز کردووە بە نەنووشانی پەرەپێدانی پیشەییانە وەک استراتیژیەکی ناوەندەکانی خوێندن بۆ بازاڕی کار. دەبێت باسێکی ئەم پانێڵەمان بۆ بکەیت و ئەم تایتڵ ئەم ناوەڕۆکە چی لە خۆ دەگرێت؟ ئێمە لە پەیمانگای تەکنیکی کوردستان وەکو بەشی کارگێڕی کار بە هاوبەشی پانێڵێکمان ڕێخست لەگەڵ زانکۆی سلێمانی کۆلێژی کارگێڕی و ئابووری بەشی کارگێڕی کار و کارگێڕی بە بازارکردن. ئێمە لە نەتیجەی دیراسەکردن بۆ ئەو بارودۆخی کە هێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی و ئەکشکرێ بڵین سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان درکمان بە بۆشاییە کرد، یعنی ئەکرێ بڵین گاپێک هەیە لە نێوان زانکۆ و پەیمانگاکان و بەگشتی ناوەندە ئاکادیمیەکان لەگەڵ بازاڕی کارە. ئەمڕۆ ئەبێنرێت بازاڕی کار و کۆمپانیاکان لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی داواکاریان زۆر بۆ ئەو کەسانی کە کاریان بۆ کاگەر تۆ تەماشا بکەی ئێستا و خەڵکانی کە بە دوای کاراگەڕێن دەرچووی زانکۆ و پەیمانگاکان لێمان تێگەن ئەڵێن چی. مەسەن کۆمپانیای وهەیە داوای ئەوە کات کە مەهاراتی لە چەندین فیلدی جیاوازە هەبێت، بۆ نمونە زمانی باش بزانێت، بۆ نمونە لای ئای و شارەزایی تەکنۆلۆژیا و ئەم سیستەمە دیجیتاڵیە ببێت کە لەم سەردەمانەیە بوونی هەیە. بۆیە ئەمە گاپێک بوو بەڕاستی هەرچەنە ئێستا خۆشبەختانە بەشێکی زۆر لە زانکۆ و پەیمانگاکان هەوڵیان داوە مەسەلەن ئەو لینکە دروستکەن لەگەڵ بازاڕی کارە. بۆ نمونە ئێمە لە پەیمانگای تەکنیکی کوردستان هەمیشە دیراسی بازاڕمان کردووە، ئینجا مەسەلەن قسمی نوێمان کردوێتەوە و یاخود ئەو بابەتانی کە دەستنیشانمان کردووە بوترێتەوە بۆ فێرخواست بە خوێندکاران هەڵبەت بە دیراسەکراوی بۆ لەگەڵ بازاڕی کارە. بەڵام کە ئەم پانێڵەمان ئەنجامدا بە تەواوەتی ویسمان داتایەکی وردمان لەبەردەسا بێ، ئامارێکمان لەبەردەسا بێ بۆی بزانین بەفعلیایە ئەم گاپە ئەم بۆشایی هەیە لە نێوان بازاڕی کار و مەسەلەن ناوەندەکانی خوێندن. بەڵێ دەرکەوت کە بۆشایەک هەیە پێویستە. ئامارەکان ئەوەیە کە کاتێک کە زانکۆیەک یاخود پەیمانگایەک دەرچوویەک کاتە بازاڕەوە ئەم دەرچووە لە ڕاستیە مەسەلەن مەهارەتی تەواوەتی نییە، ئەکرێ بڵین 100% نا، بەڵام لە ساعت 40 بۆ 50 ئەو دەرچوانی کە لە زانکۆ پەیمانگەکانەوە تەواوە بن ڕاستەوخۆ کاریان دەست ناکەوێت لە دوای تاوکردنی خوێندنەکەیان لە بازاڕی کارە. چونکە وەکو پێشتری ژاماژەم پێکرد ئەمڕۆ بازاڕی کار کۆمپانیەکان داواکاری زۆریان هەیە لە بۆ کەسانی کە خواستیانە بێن کاریان بۆ بکەن. جا بە شێوازێکی گشتی ئەم دەرچوانش لە زانکۆ و پەیمانگاکان یاخود ئەو فێرخوازێکی ئێستا لە زانکۆ و پەیمانگاکان خەریکی دیراسەکردن و خەریکی خوێندنە، یعنی بەڕاستی ئامادە ناکرێت بۆ ئەوی کە لە دوای تاوکردنی خوێندنەکەی ڕاستەوخۆ لە بازاڕی کارە لە ئۆفیسێک کار بکە بۆ نەموچەیەکی 1000 دۆلاریە بێ، موچەیەکی ملیۆن دیناریە بێ. بۆیە لەگەڵ ئەوەی کە بەرپرسیارەتی یەکەم ئەکرێ بڵین ئەم خوێندکارە خۆیەتی و لەگەڵەوەشە زانکۆ و پەیمانگاکان هۆکاری سەرچین بۆ ئەوی کە بتوانن خوێندکارێک ئامادە بکەن بە تەواوەتی، یعنی بۆی لە بازاڕی کارە لە دوای تاوکردنی خوێندنەکەی کاری دەست بکەوێت. مامۆستا ئەم کردنەوەی ئەم جۆرە بەشە پراکتیکانە ناو زانکۆ و پەیمانگاکاندا ئەمە هۆکارێک دەبێت بۆ ئەوی کە لە خوێندکار لە دوای بەدەستهێنانی بڕوانامی بەکالۆرۆز یاخود دیبلۆم بتوانێت کاری دەست بکەوێت. لە ئێستادا ژمارەی ئەجگار زۆر لە خوێندکار هەیە، لەگەڵ ئەوەی واز لە دامەزراندنە حکوومەکە بێنە وەرگرتنیان لە کارتە تایبەتەکاندا بە شێوازی گرێبەست یاخود بە شێوازێکی کاتی، بەڵام لەگەڵ ئەوە داوای ئەزموونیان لێ دەکەن. ئەمان ئەو جۆرە ئەزموونیان نییە. ئایا کردنەوەی ئەم جۆرە پراکتیکیانە ناو زانکۆ و پەیمانگاکاندا ئەمە دەبێتە ئەو ئەزموونە بۆیان کە ڕاستەخۆ لە دوای تاوکردنی خوێندنەکان کاریان دەست بکەوێت؟ من دڵنیام ئەو خەڵکانی کە ئێستا لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان چه تایبەت بێ و چه حکومی بێ دەستیان لەوە شۆردووە کە حکومەت دایان بمەزرێنێ، حکومەت دەرفەتی کاریان پێ ببەخشێن. یعنی ئێستا بە هەر کەسێک بڵێ لەو سەرجادەیە یاخود لە زانکۆ و پەیمانگاکان بڵێ حکومەت تۆ دامەزرێن لە دوای خوێندنەکەت
من دڵیان باوەڕ بۆ قسەیە ناکات. جا لەبەرەوە ئەمە ئەرکی زانکۆ و پەیمانگاکانە ئەم جۆرە لە استراتیژیان و ئەم جۆرە لە کارنامەی کارکردنیان بە شێوازێکی گشتی بگۆڕن، بتوانن لینکێک دروست بکەن ڕاستەوخۆ زانکۆ و پەیمانگاکان ببەستنەوە بە بازاری کارەوە، بزانن ئەمڕۆ بازاری کار پێویستی بە چ جۆرە کارێکە، بزانێت بازاری کار پێویستی بە چ جۆرە پسپۆڕەیەکە ینی زانکۆ و پەیمانگاکان ئەرکی خۆیانە لێکۆڵینەوە لەو مەجالە بکەن بۆ نمونە ئایا بازاری کار چ جۆرە دەستێکیەوێ چ جۆرە مەهارەتێکیەوێ. جا بە شێوازێکی گشتی ئەمڕۆ دەرفەتەکان زۆر قورس بووە، یعنی تۆ تەماشاکە ئەمڕۆ ئێمە ینی لەو مەجالەیە زیاتر قاڵ بووینەتەوە دیراسەمان کردو، ینی بڕواکەی دەیان بڕوانامەی ماستەر و دکتۆرا لەسەر مێزەکان کەوتون داوای دەرفەتی کارەکەن. ینی ئەمە بینی ئەمڕۆ دەرفەتی کار قورس بوو بۆ خاوەن بڕوانامەی باڵا، چ جایەوەی کە ئێستا ینی خەڵکێک فێرخوازێ خوێنکارێک بڕوانامەی دیبلۆمێنێ یاخود بڕوانامەی بە کالۆرەسێنێ، ینی ئەمە دەرفەتەکان زۆر قورس بووە بەداخەوە. ینی ئەمڕۆ وای لاتوە ئەوێ بە تەواوەتی ئەرکی سەرشانی یەک زانکۆ حکوومەکان و زانکۆ تایبەتیەکان و پەیمانگاکانە بە جۆرێک ئامادەکاری بکەن و دووش ئەرکی ئەو فێرخوازە ئەو خوێنکارە خۆیەتی بۆی کە بتوانێت بە باشی خۆی ئامادە بکە لە دوای تاوکردنی خوێنەکەی بۆی دەرفەتی کارێکی باشی دەست بکەوێت. ینی تۆ تەماشا بکە، من ئامارێکی ترێ پێڵم کە دوێنە لەو پانێڵەوە دەستمان کەوت، ئەکرێ بڵێن لە 150 ینی لە 145 تا 50 ئەو خەڵکانی کە خوێندن تەواوەکەن بەداخەوە، ینی 100% لەو فیڵدەیە کار ناکەن کە پسپۆڕیانەیە کە بڕوانامەیان تیاهێناوە. ئەمڕۆ بەڕاستی ئەمە خەبەرێکی ناخۆشە بۆ خوێنکاران و بۆ فێرخوازانی ئەڵێن ئێمە تەجروبەمانەیە لە بازارە و دیراسەمان کردووە، ینی تەنیا بڕوانامە بەس نییە بۆی کە تۆ دەرفەتی کارت دەست بکەوێت. باشکاتە مامۆستا بەڕاستە خۆکە بەپرسیار خوێندکار چی بکات بۆ ئەوەی کە بتوانێت کاری دەست بکەوێت؟ پێوەرانە چینکە ئەمانە پێوەری سەرەکین بۆ ئەوەی کە خوێندکار هەتاکێکی ئاسایی بتوانێت کاری دەست بکەوێت. کەواتە ڕێگە گەڕێمەوە سەر و قسەیە. ئەمڕۆ تەنیا بڕوانامە بەس نییە بۆی کە خوێندکارێک زانکۆ تەواوەکە یا پەیمانگا تەواوەکە بڵێ بڕوانامەیەکمەیە و تەواو من لە دوای تاوکردنی خوێندنەکەم ئۆفیسێک چاوەڕێمەکە بە $1000 موچەی مانگانە یاخود بە ملیۆنە دینار موچەی مانگانە. نەخێر، ئەمە زۆر هەڵەیەوە بیرکردنوێ. ئەمڕۆ لەسەر خوێنکارە فێری زمانی زیاتر ببێت لە زمانی دایکی خۆی. ئەمڕۆ لەسەر خوێنکارە فێری شارەزای مەسەلەن ئەو سیستەمە تەکنۆلۆژی و ئەو سیستەمە دیجیتاڵیە ببێت، فێری مەسەلەن سکیڵەکانی کۆمپیوتەر ببێت، فێری پرۆگرامی جیاواز ببێت، فێری ئەوە ببێت چۆن مامەڵاکرێ لە بازارە، فێری ئەوە ببێت مەسەلەن چی بەشێک گرنگترینە ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستانە. تۆ تەماشا بکە، ینی من ئێستا شتێکی ترە پێڵم کە ئەمڕۆ بەداخەوە بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان ینی وە بەشێکی زۆری گەنجەکانمان لە دوای تاوکردنی قۆناغی مەسەلەن 12 زانستی وێژەی و بازرگانی و پیشەی و ئەمانە بە شێوازێکی گشتی لە دوای تاوکردنی خوێندنەکان هەموو بیرکردنەوەیەکیان ئەوەیە کە قسمێکی تۆبی وەریان بگرێت. ینی ئەمە ئامارمان لە بەردەسایە بڕوا بکە لە 1000 فۆڕم کە ئەفرۆشرێت بڕوا بکە 950 ئەو خەڵکانن تەبانەوانن کە زانستی تەواوەکەن دێن داوای قسمی تۆبیەکەن، ئیتر دەرماسازیە، پزیشکیە، پەرستیاریە، جوانکاریە، ددانە، هەر شتێک بزەبت. ینی ئێمە ئێستا بۆرمە لە پەیمانگای تەکنیکی کوردستانە واقعا بینین. ینی تۆ تەماشاکەی جۆرێک لە کۆپی هەیە، جۆرێک لە لایسایکردنەوەیە لە ناو گەنجەکانمان بەستاوای چیەکەن دوو بەشیش بەسەرێکی. ینی بەداخەوە بیر ناکاتەوە لەوەی کە ئەمڕۆ دەیان فێڵدەیترەیە توانێ مەسەلەن دەرفەتی کاری دەست بکەوێت. ئەمڕۆ لە دوای تەواوکردنی ئەم بەشانە ینی وای لاتۆم بەشانە دەرچویان زۆر بۆ من بیرمە چەند ساڵێک پێش ئێستا خەڵک ینی هەمووی من باسی جیلی خۆمەکەم هەمووی تموحیەوە بوو لە قانون بخوێنێ، بەڵام تۆ تەماشاکەی ئێستا ئەمڕۆ لە قانون ینی خەڵک هیچ کەسێک تموحیە ینی بە نسبەیەکی کەم مەسەلەن حەزەکە لە قانون بخوێنێ. ئەمڕۆ بیر لە بەشی ترەکاتەوە، بیر لە مەسەلەن قسمی ترەکاتەوە بۆی هەڵی بژێرە و دواتر دەرفەتی کاری دەست بکەوێت. ینی ئەمڕۆ ئەبێ ئەم عقلێتەش و ئەم سەقافێش بگۆڕێ مەسەلەن نەخۆڵکی توانای خوێندکار وەلانرێت لە حاڵەتێکی لەم شێوازەیە تەنیا خوێندکار بیر لەوە کاتەوە لە داهاتوو چۆن بتوانێت کارێکی دەستکەوێت بێ ئیش نەبێت. خۆی ئەوە گرنگە ئەبێ ئەم حەزە دروست بکرێت. حەز چۆن دروستە بێ؟ ینی من
زۆر جار ینی خەڵکی یەک بۆ لای ئێمە کە فۆرمێک وەرەگرێت ئەڵێ وەڵام من حەزم بۆ نمونە لە فڵانە قسمە پزیشکی ئاخر حەز چییە؟ حەز نازانم حەز چییە پێشتر تۆ لە قسمی تۆبیا خوێندوتە پێشتر تۆ کەس و کارت پزیشک بووە پێشتر تۆ مەسەلەن ئایا ممارەس دەرمانێکت داهێناوە ئەم حەزە ینی ئەم حەزە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە ئەم حەزە ینی لە قۆناغێکا بۆ فێرخواز بۆ خوێنکار دروستە بێت کە 6 تەواوەکات ینی لە ماوەی مانگێکە حەزێکی بۆ دروستە بێت بڕوان لە قسمێکی پزیشکی بخوێنی ینی ئەم حەزە بڕوان ناکەم ینی حەزێکی ڕاستەقینە بێ و حەزێک بێ 100% بنیادرا بێ و لەگەڵ تەمەنیا مەسەلەن بۆی دروست بوو بێ ئەم حەزە بەس تەنیا چاولێکردنە ینی من ئەمە کە ئەڵێم ینی بۆ ئەمە بە چاوڕوونی زیاتر بە و جیلە بم کە ئێستا ئەیەوێت لە زانکۆ و پەیمانگاکان بخوێنێ ینی حەز ئەو کاتە دروستە بێت کە تۆ بیر لە داهاتوی خۆت بکەیتەوە حەز ئەو کاتە دروستە بێ بیر لەوە بکەیتەوە بتوانانی بە بڕوانامەکەت کارێکت دەست بکەوێ من ئەم قسە هێشتاوەکەم لێرەیە بڕوانامە نییە ئەگەر بتوانێت ئەگەر نەتوانێت لە دوای تاوکردنی خوێندنەکە لە دوای ئەوەی کە بڕوانامەکە بەدەسێنی دەرفەتت بۆ دروست نەکات ینی ئەبێ هەموو بڕوانامەیەک دەرفەت بۆ خاوەنەکەی دروست بکات ئەگەر ئەو بڕوانامەی هەر کەسێک بەدەستێنەوە دەرفەتی لە مەجالەکەی خۆیان دروست نەکردبێ کەواتەوە بڕوانامە نییە کەواتەوە نەیخوێند بێ باشترە سپاس بۆ زۆر بەڕێز هاوڕە تۆفیق مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبارەی ئەمڕۆ کوردستانی جێگەڵ ئێمە مادە زۆر بەخێر بکات.